سپاس لە بۆ خی گەورە کە خی گەورە تۆفیقی داین زۆر کەس دەبیتە دکتۆر بەڵام ناتانی برێتن کەباب هەبوو کەباب نەما کەباب نەما کاتێک کەبابی هەبوو کەبابیان دەخوارد کەبابیان نەما کەباب خلاص بوو بەڵام ئەمە دەرێن کەباب هەبوو کەباب نەما کەباب هەرمایە لە مهرەبانی لە بۆ یەتیمانە زۆر کەسەیە دەتوانی دەوڵەمەند دەبی بەس ناتوانین خێرێ بکات زۆر کەسێ دەبیتە مەسوود بەڵام غیرەتی نییە چاکەی بکاتن سوپاسی خی گەورە دەکەن خی گەورە تەوفیقی داین 2802 یەتیم لە خەستەخانەی مهرەبانی بێ کەبابی بخواتن ئەوە شعورەکە وەصف ناکرێتن لطفاً چەند ڕەمەزان بەتامە لە دنیا ببینیم دوێ کە ئەو ڕەمەزانە یەک لەو ڕەمەزانە دەبیتن لەکن خی گەورە دڵم پێی خۆشە دەرێمە پێغەمبەری نازارمان دەرێم عیادەکەم کاملەن گوتم لێدەن سەڵاواتی لێدەن ئەم نازانم چەند ڕەمەزانت کە لێدەن بەس دڵنیامە دەمرم لێ ئەو هەالە دەکەم دڵنیامە کوو بابم ڕۆیشت باپیرم ڕۆیشت ئەم نیش دەڕۆم بەڵام مهمە ئەو ڕەمەزانەی فرسەتە کورەپارەت هەیە وەرە بەشداری بکە ئەم چاوم لە پاری کەس نییە پارەکەی لۆ خۆت قازانج دەکە ئێوە خێرە دەکات لۆ خۆی دەکاتن وخوای گەورەش دەرێوە خێرە دەکات لۆ خۆی دەکاتن خی گەورە زۆر غەنیە خی گەورە بە خۆی دەرێتن دەزانی خێرەش لە بەرەوەی ناکەین کە مقابلەکە پێمان برێ سوپاس یان لایک و کۆمنتمان لە بۆ بکە بەڵام خێری لە بەرەوەی دەکەین إن الله يحب المحسنين خی گەورە چاکەکارانی خۆش دەوێتن وخوای گەورە لە سوورەتی ئەلبەقەرە پێناسی ئیمانداری دەکات دەرێ ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب یەکەم شت باوەڕیان بە غەیبی هەیە باوەڕمان بە باشتی هەیە باوەڕم بە فردوسی هەیە باوەڕم بە لقای پێغەمبەری هەیە کە ئەو کەسەی کە نەمدیتە خۆشم دەوێتن باوەڕم بەوەی هەیە کە خی گەورە لەسەر پارە حەڵاڵەکان محاسبەم دەکات بزانن پارە لەسەر حرامەکانیش حسابی لەسەرە عەزابی لەسەرە لێیەکە یەک لە صفەتی ئیماندارەکان خی گەورە دەرێتن ومما رزقناهم ينفقون ئەوەی کە پێم دای دەبەخشی و بزانە هەر یەکەک نەبەخشی ئیمانی تەواو نییە ئەوەی دەبەخشی لە خۆی دەبەخشی میهرەبانی دڵسۆزی و لێزانی